ڕزای گێڵاسیم خەڵکی شاری سەقزی کوردستان 55 ساڵ سنمە لە ساڵی 1364 من علاقمەند بووم بە کار لە ماشینای دوو دەفرەنسیاڵە. لە خەمەتان ئارز بکەم من لە هەر لە مناڵیەوە چون خانەوادەی پڕجەمیەت بووین لە دوکانی خاڵم کە میکانیکی بوو شاگردیمانە کرد هاوینان کە مەرەسە تاتیلە بوو کولەن 12 ساڵ تەحسیڵەکە من 12 هاوین لە دوکانی خاڵۆ خۆم شاگردی میکانیکی بووم و هەر بۆ بۆنەوە علاقم بە میکانیکی و سەنات پەیا کرد. ساڵی 64 ئەوەڵین ماشینم یەک دانە فلۆکسواگۆنی 1300 بوو کە ئۆتاقەکەم لا برد تەبدیلم کرد بە دانەی باگی. یەک دانە فلۆکسواگۆنی 1300 قورباغەیی سندمە 12,000 تمەن ئۆتاق شتەکەم لا بر ئاو ئۆتاقە باگیم دروست کرد لەسەری و ماشینێکی زۆر جالب دەرات هەر بە بۆنەی ئەوە کە ئیتر تەغییرمدا لەو ماشینە اشتیاقم پێیا کرد کە لەسەر ماشینای دوو دەفرەنسیاڵ تەغییراتی ایجاد بکەم. ئەوە بوو کە سریە ماشینای GP M151 معروف بە میۆڵ لە ئێرانە لە مزایدەی ئەرتەشە ئەمانسەند و باسازیمانە کردو کە من یەک دەستگایم تەبدیل کرد بە 4 دەرگا، یعنی 1 متر شاسی ئۆتاقیان درێژەوە کرد. دۆچکەمانکارم دروست کرد بە گیربۆکسی ئۆتۆماتیکۆ و مۆتۆری 8 سلندۆ کەم دۆچکەمانکارە مۆدلی 1955 بوو وەلێ من مۆتۆر گیربۆکسێکی 1970 خستە سەری. تۆیەتام دروستە کرد کە ژێربەندیەکەی کولەن ئەمریکایی بوو وەلێ ئۆتاقەکەی دەستاز بە ئەرزی زیاتر و توولی زیاتر. حتا تەنها جیبێکە لە ئێرانە 4 درگایە من دروستم کردە با ئێستفادە لە مۆتۆر گیربۆکسی تۆیۆتا. دەفرەنسیاڵەکانی عەوەز دەکەم، فەنەرەکانی سیستمی تالیقەکانی گشت یەکەم بە فەنەری لول بۆ کارایی و نەرمی زیاتر. ماشینای مسابقەی دروستەکەین بۆ شرکت لە مسابقاتی ئافرۆدا کە تەواوی ماشینانە کە ملازەیە فەرمون لە مسابقاتی ئافرۆدا مەقامی ئەوەڵیان کەسب کردە. بەڕامندگی پەرویزی گێڵاسی کە برای منە. ئەم ماشینانەیش کە تەک تەک ئەوینن لێرە ملازەیەکەن ئیسەر لە سەراسەری ئێرانە خەریک استفادەیان لێیەکەن. ئەم ماشینەوەکو ئەیبینن دقیقەن مشابهی هامڤیە هامێری ئێچوانی ئەمریکایە کە لە سەقز دروست کردیا. ئەم قسمەتەی کە ملازەیە فەرمون بۆ بارگیریە وەصلە بە شاسی مستەقیمەن بانێت یا هود یا کابوتەکە بەم شێوە بازەوێت. زەحمەت نییە ئەو لای باسکە ئەو بەم شێوە بازەوێت. دەست خۆش بێ. ئینجینی ئەم ماشینە ئینجینی 350 جنرال مۆتۆرزە GM 5700 cc 8 پستۆنە. رادیاتۆرەکەی هەر وەک هامڤی کەجە بالەتیەوە کە فەزای مەحدودە. عەلاوە بەر پەروانەی کلاژدار ئێمە فەنێکی کۆمەکیشمان بۆ دانا کە گەرم نەکات. فەرمانەکەی تەواو هیدرۆلیکە. بوستێرەکەیشی متعلق بە تراکی سیمۆغا کە زۆر قەویە. ئەم هەڵقانەش کە هەروە عەرزمکردن بۆ ئەوەیە کە ماشینەکە بۆ حەمل و نەقل و بارگیری هیچ گونە ئاسیبێ نەبینێ. تایە یا لاستیکی ماشینە 37 ئینچە، ئەندازەی سایزی ڕنگەکەی 16 ئینچە. ئەم ماشینە هەروە کە ملاحەزەیە فەرمون دیفرەنسیاڵەکانی سیمۆڕە تورموزی عەقەب لە سیستمی درام یا کاسەیی تەبدیل بووە بە دیسکی کە کارایی و قودرەتی زیاترە لە درام و هیچ مۆقعی لەناو ئاوا توربیزەکەی زەیف ناوێ. اسمی فەنەربەندیەکەیشی 4 لینکە فەنەرلوولە متعلق بە تۆیۆتای سەری 100 یا کامڵەن بەو دەفرەنسیاڵە مەچکریا و لاڵ شاسیەکە هەماهەنگە.
فوقلاده نەرمی زۆری هەیە. ئەم سیستمی تالیقە کە چوارچەرخ فەنەلوولە فوقلاده کارایی زیاترە لە سیستمەکەی خۆی کە فەنەربەندی جەناحی پێژن. ئەمەش کارەیەکەیەتی کە دوایی لە سەرزەمینیشا تستیەکەین و ئازمایشی. ئەم ماشینە چوار دانە سەندەڵی زیاتر نییە، یعنی فۆر پەسەنجەرە بە ئیسڵاح. تەنیا ماشینێکیشە کە سەندەڵەکانی لە بەغەڵ شاسیەکایە. تاوای ماشینای معمولی سەندەڵەکانی لەسەر شاسیەکەیە، وەلی ئەم ماشینە سەندەڵەکانی لە بەغەڵ شاسیە بە خاتی زەریبی مەنزەر و ئێرتفاعی ماشینەکە کە باوجودی تایەی 37 ئینچی ئەم ماشینە فوقلاده ئێرتفاعەکەی پایینە بە خاتی مەسایلی ئەمنیەتی. وەلێ باوجودەوە کە ئێرتفاعەکەی پایینە سرعتی عبور لە موانە و ئێرتفاعەکەی لە عەرز باڵای ئستانداردی 40 سانتیمترە کاتونای لە مانە بە خوبی ڕەت بێ. ئەم ماشینە چون تەراحی کردیا بۆ کیتهای مختلف سیستمی سەندەڵەکانی بە جۆرەیە کە ئەم وەسەتەی کولەن فەزای بازە بۆ مەسەلەن بێ بە ماشینی نظامی، ماشینی مێدیکال، پزیشکی، ماشینای حەمل و نەقل بدونە هیچ گونە تەغییرێ ئەنواعی بار و ئیمکاناتی تر ئەتوان لێرە نەسب بێت، حتا لەپتاپ بێسیم و ساری تەجهیزاتێکە موردی لزومە بدونەوە هیچ گونە تەغییرێ لەم ماشینە ئیجاد بێ لێرە جێسازیەکەی. لە نەزەر ئیمەنیشۆ ئەم ماشینە تەواوی سەندەڵەکانی بجاز بە کەمەربەندی ئیمەنیە و لە نەزەر ئستانداردهای ئیمەنیۆ چون تورمزگەی بوستێردارە چوارچەرخ دیسکە و کەمەربەندی ئیمەنیشەیە لە نەزەر ئستانداردهای ئیمەنیۆ زەریبی ئەمنیەتی باڵایە. داشبۆردیا فایرواڵ یا ماشینە کامڵەن تەقریبەن مشابهی نمونەی ئەسڵیە کە حتا لامپەکانیشی قابلی تەغییرە، سیستمی بەرقەکەی بە دوو حاڵەتی عادی و جەنگی ئەوێت کە ئەم سیستمی جەنگیە فقط چراچکۆلەکانی بلاکاوت ڕۆشنەکات. سویچی مەستەر سویچێکیە کە ئەو مەستەر سویچە لایەن بە ئستارتی ئەمە ماشینەکە ڕۆشنەوە. فەرمانیە ماشینە هیدرۆلیکە گیربۆکسەکەی ئۆتۆماتیکە پەنج حاڵەتە کە وەک تەوای ماشینای گیرۆکس ئۆتۆماتیک دارای شیفتەرێکی خەلەبانیە. تورمز دەستەکەیشی کامڵەن مشابهی نمونەی ئەسڵیە. تورمز دەستیە ماشینە چون چەرخی عەقەب بووە بە دیسک، لە چەرخی عەقەب منتقل بووە بە گاردان بە وەسیلەی دیسک. دیسکێ لە خروجی گیربۆکسەکە نەسب بووە کە ئەم تورمز دەستیە مستەقیمە لەسەر ئەوە عەمەڵەکە. کۆمەکی سەنگین و سەبوکی شەیە کە بەم شیفتەرە تاویزەوێت. ئەبم شیفتەرە کۆمەکی سەنگین و سەنگین سەبک سەنگینەکە ئەوە دێ دیفری جڵە و کۆمەکی سەنگین و کۆمەکی سەبک. ئەم ماشینە چون بۆ خدمەت لە منطقەی سەختە و سەخت عبورە تەراحی بووە تەبیعەتەن سرعەتی زۆری نییە. حداکثەر سرعەت یا ماشینە 120 کیلومتر لە ساعەتە و مەسرەفەکەیشی حدودی 20 تا 25 لیتر لە 100 کیلومترایە. ئەم کونسولە جۆرە تەراحیکریا کە کولی بخاریەکە لە ژێرم کونسولایە بە ئیزافەی سیستمی سەوتی و بخارەکەی با ئەستفادە لەم دەریچانە ئابم دەریچانە بازوەستاوێ بۆ سەرنشینانی عەقەب بۆ سەرنشینانی جڵۆ. ئەم سەرەش بۆ نەسبی لەپتاپ و بێسیم یا سایری تەجهیزاتی کەپسولی ئانتیشنانیش بۆ مواردی کە ئاتەشسوزی پێشتێ. قسمەتی بارەکەیەتی کە زەرفەتی تا 1.5 تۆن زەرفەتی باری هەیە بدونەوە هیچ کێشەیەکی بۆ دروست بکرێت. ئەم قسمەتی بارەی یا کارگۆ دقیقەن مشابهی نمونەی ئەسڵیەکەیەتی. ئێمە حتا ئەو وەرەقانە کە بۆمان دروستکردە دقیقەن ئەم زایدانە کە بۆ ئێستاکامی وەرەقەکەیە بە وسیلەی قاڵبێکی دەستی دەرماناوردە کە ئەم قاڵبە دەستیە ئێمە وەرەقەکە خێنە سەری ئاوە وەرەقەکەمان قسەتە سەری ئا بە وەسیلە ئەو شکڵەمان لێ دەراوردە بە وسیلەی پرێس. ئەم قسمەتی عەقەبەی جۆرە پیشبینی کریا ئێمە بتوانین دانێ کەمان لێرە نەسب بکەین ئۆتاقی ئیمتداد بین و ئۆتاقی کامڵەن بکەین بە سەرپوشیدا. هیچ کێشەیەکی نییە بۆ ئەوە کە بتوانێت سیستمی یەدەکێژ یا ترێلی لە خۆی وەسکان ماڵبەنەکەی حتا ئەمە سیستمی بەرخکە سیمکەشێکیمان بۆ دانا کە چرای ساین و ڕانماوشتەکەی کارکە لە نەزەر ئستاندارد و ئیمەنی و قانونی و ئەمەی کامڵەن مقەررات جزئی ئستانداردهای ئیجباری ئەمە.
سوختیە ماشینە بنزینە کە لە نمونە ئەسڵیەکەیە گازایلە وەلێ ئێمە مۆتۆری بنزینمان ئستفادە کرد چون هەر گونە تراکێکی گازایلی لە بازاڕێرانە محدودیەتی ئستفادە هەیە باکە 80 لیترەگلەی کەیسێ ئامادەیەکێ بۆ تست دلیلیەوە کە ئەم ماشینە ڕەنگی سەوزمان لێدا ڕەنگی سەوز بانوانی ڕەنگی پایە و ڕەنگی بیسیکی ماشینهای نظامیە یعنی گرین یا ئۆلیڤیە گرین سەوزی زەیتونی یەکێ لە ڕەنگهایە کە ژێربەندی تەواوی ماشینە نظامی دنیا ڕەنگی سەوزە جا بەستە بە مناتقی ئەمەڵیاتی دێن ڕەنگی خاکی لیان ڕەنگی ئستتاری لیان کامۆفلاژی لیان ئەوە بە ئیستلاح خەتخەتیە وەلێ جوانترین ڕەنگێک کە ئوبوهەتی ئەم ماشینە نیشانبا بە نەزەری من ئەم ڕەنگە یا ڕەنگی خاچی بوو کە ئێمە ئەم ڕەنگەمان انتخاب کرد لە خەمە تاسکەن زمانی ئێمە گەرەکمان بوو ئەم ماشینە دروست بکەین ئەو وەختە کە ئینتەرنێت نەبوو تەماسێکمان کرد نامەنگاریەکمان کرد بۆ کارخانە ئێم جەنرال حدودی 10 کیلۆ کتێویان بۆ ناردین کتێ و نەقشە مشەخصاتی کامڵی ئەم ماشینە بە ئیزافەی بروشورهەیە کە تەشەکوریان بە ئیزافەی نامەیە کە تەشەکوریان کرد لە علاقمەندی ئێمە بەم تەولیداتی ئەوانە و ئارزووی مۆفەقەتیان کرد بۆ ئێمە کە ئێمە بتوانین نمونەی ماشینە دروست بکەین کە بالاخره دوای ساڵها ئێمە بەم ئارزوە گەشتین و توانیمان نمونەیە لەم ماشینە دروست بکەین یەکێ لە ئستفادەهای دروست و ئوسولی لە فەزای مەجازی یا ئینتەرنێت لەم کارێمە بووە کە ئێمە تەواوی ئیطلاعات و مشەخصاتی ئەم ماشینەمان لە طریقی ئینتەرنێت و بەدەساوردە لە طریقی ئینتەرنێت و لەڵ کەسانی ترە کە ئەمچی تەجروبایەکیان بۆ لە سەراسەری دنیا تەماسمان بووە تەجروبیاتی خۆمان لە طریقی سایتی تیونینگ تاکۆ لە اختیاری سایری جوانانی علاقمەندا داناکە بتوان ئەوانیش هەمچین کارهای ئیدامە بن و کۆمەکمان کردە کە جوانەکان ئەو جەسارەت و شەهامەتە بەدەست بێرن کە تەغییرات لە ماشینە ئیجاد بکەن یعنی قەناعەت نەکەن بە ستانداردبوونی ماشینێک کردژێر پایانە قەناعەت نەکەن بەو شتەکە مەوجودە بەڵکو بە دوای شتای باشترا بن بە دوای شتای جەدیدا بن سایکەن ئەو حسی ڕقابەت و چالشە لە خۆیانە تەقویەتکەن کە لەگەڵ گەورەترین کارخانەهای خودڕۆسازی دنیا ڕقابەت بکەن نەترسن لەوانەکە ناکرێ لە تامە و لۆمەی خەڵک نەترسن لە ئەوە کە پیان بێژنم کارە غەیرە ممکینە ئەم کارە ناکری ئەم کارە ناوێ نەترسن هیچ کێشەیە نییە ئەگەر تەلاشکەن ئەگەر کوششکەن ئەگەر هێمەتکەن بەو شتەی کە دڵیان نەخوازی ئەگەن متمێن بن کاگەن هەروە کازانن ئەم ماشینە بارهاش بەحسم کردە لەم لەولۆلا نماد و ئوستورەیەکە لە قودرەتی نظامی ئەرتەشی یاراتی متحدا کە لە سەراسەری دنیا وەختی هانڤیە لە فیلمێکی خەبەریە دەرەکەوێ بێگومانە و خەڵکە ئەزان کە ئەوە ساختی ئەمریکایە و ئەوە مەحسوولی ئەمریکایە و ئەوە نمادی ئەرتەشی ئەمریکایە ئێمە وەکو کوردێ وەکو کوردستانیە گەرەکمان بۆ ئەوە سابت بکەین کە ئێمە بەدەستی خاڵی حقیقەتەن یەک دەستگا جۆش و یەک دەستگا سەنگ و یەک دەستگا درە لێوە لێرابێنن هیچ ئەبزارێ وەسیلەیەتر نییە ئەوەی کە شتە بەدەست دروست کریا و ئێمە سابتمان کرد کە لە کارگایکی 5 متری لە کوردستانە ئێمە ئەتوانین ڕقابەت و بەرابری بکەین لەگەڵ گەورەترین کارخانەی ئەمریکا بێگومان هیچ شەکێکی تیانە کە ئەم مەحسوولە ئەگەر لە هامڤی هامێر ئچوان سەرترنەوێ بێگومان کەمتریش نییە لە نەزەر کارایی و تێکنیک و 18 مانگ سەرفی بردە ئەم پرۆژە و حدودی 80 میلیۆن تومەن هەزینە بووە بۆم کارە کە باوجودیەوە کە ئێمە ئەزمایش خەتایەکی زۆرمان لەسەری ئەنجامدا هەزینەکەی زیاتر بووە قەتعاً بۆ کارهای بعدی و تۆلیداتی بعدی هەزینەکە دێتە خوارترۆ و سەرفە و سەرای اقتصادەکەی نزیکترەیە بە سوودی اقتصادی ئەم ماشینە چونکە لێرانە یەک دانەیش حتا بە قووە تێژم یەک دانە یەک دەستگاش لە ماشینە لە خاکێرانە وجودی نییە هامێری H1 H2 و H3 لە مەناطقی ئازادی تجاریە وجودیانەیە چون تجارین ولی ئەمە چون بەواستەی کێشەی سیاسی ئێران لەگەڵ ئەمریکا ورودی ماشینە بە ئێران مەمنوع و حتا خودی ئەمریکاش بە ئێران سادری ناکە ئەگەریش ئازاد بووایە زۆر لە نەزەر تەهیە قەتعات و مشابهی قەتعاتی مشکلمان بوو کە بۆم کارای مەسێ دەفا سەفەرمان کرد بە کوردستانی عێراق و لە نزیکۆ ئەو جیانە کام هامێرانە مەوجود بوو لەوێ تمشامان کرد بازیدمان کرد میترمان لێدا ئەنازەمان کرد لەگەڵ دۆستانی کوردی خۆمانە لەودی و هاوفکریمان کرد کە بۆ
کە هەیە ئەم قەتعاتانەی ئەوەی کە لێ بازار ئێرانە مەوجود و فراهەممان کردووە نزیکترین قەتعاتێک کە بم قەتعاتی ئۆرجیناڵ و ئەسلی بووین و پەیامان کردو لەسەر ماشینەماندانە. قەتعاً لە زەمینەی ئەو کەسانە کە ماشینە ئەبینن هەروە چۆن کەسێ ماڵێ دروستەکە ئەو کەسەی کە دێژێ ئەی کاشە متاقاوە بووە ئەی کاشە و دیوارراوە بووە هەر کەس دێت سەلیقەی فەردی خۆی مەترەحەکە لەم ماشینێشە هەر کەس دێ سەلیقەی فەردی خۆی مەترەکە کێژێم گاردەیاوە بووە جوانترە بوو وەلێ هەدەف و دیدگا و ڕەوانگەی ئێمە بۆ ئەم شتە نمونەی فابریک و ئۆرجیناڵیان وەسیلە بووە ویلا ئەگەر قەرار بووە ئێمە تەغیراتێکمان تیا بدایە ئەسڵەن شتێکمان دروستە کرد جیاواز لە هەمێر وەلێ هەدەفی ئێمە کۆپیسازی دقیقەن مطابق بە واقعیت بووە ویلا زۆر کاری تریشمان کردە کە گەرەکمان بووە ئێلهام بگرین لەو شتە یعنی بەیسەکەی ئەو شتە بێ وەلێ خودی شتەکە ئەوە نەوێت وەلێ ئەم پرۆژە دقیقەن گەرەکمان بووە نزیکترین مشابهات و تەتابقی بێ لاڵ نمونەی ئەسڵیە. گەورەترین ئارزوو و خاستەی من ئەوەیە کە بتوانین لە خاکی کوردستانە تەولیدیە کارخانەیە کارگایەکمان بووە کە ئێمە بتوانین ئەم ماشینانە بۆ ئەفرادی خاص ماشین های خاص بۆ ئەفرادی خاص دروستکەین یعنی ئەلان بازار ئێران لە ماشینای معمولی ئەشباع بووە ئەلانی تر تەولیدی ماشینای معمولی نە جەزابیەتی هەیە نە بەیسلاح پێویستیەکیە بۆ ئەفرادی وەگێمە کە لەم زەمینە فعالیتەکەن هەدەفی ئێمە تەولیدی خودروهای خاص بۆ ئەفرادی خاصە ئەلان لە بازاری ئێران و تەواوی بازارهای دنیا ئەفرادی خاصن کە حەزەکەن ماشینای خاص لە اختیاریان بێ ئەم ماشینەیە کە لەو ماشینایە کە بە ماشینای خاص معروفە کارایی خاصی هەیە خب طبعا مەصرفی باڵایە طبعا سرعتی کەمە وەلێ جەزابیەت وە گیراییەکی فقط ئەتوانێ ئەو حسە کە لە ئەفرادی خاصایە ئێرزا بکات.